سڵاوڕێز ئەو کاتت باش و بەخێرهاتی بۆ وانەی فێربوونی زمانی سویدی. لەوانەیە باسی ڤێرب دەکەم. ڤێرب واتە کردار، هەموو ئەو ئیشانەی کە دەیکەی. ڤێرب کردار. بێگومان ڤێرب چەند جۆری هەیە، ئەمن لێرە تەنیا باسی جۆرێک دەکەم. وەکو دەبینن ئەو کردارانە بە کوردی دەڕوا یان ئەڕوا، دەڵێم، ئەڵێم، وتم، ئەخوێنێ، دەخوێنێ، خوێندم، خوێندمان، سەردەکەوێ، سەردەکەوین، سەرئەکەوین، ڕژا، دەڕژێ، ڕژاندم، سووتا، دەسووتێ، دەڕووخێ، دەنوێ، ئەنوێ، نووست، دەمانەوێت، نامانەوێت، داوا ئەکا، داوا دەکا، بەڵێن دەدا، بەڵێنی دا، دەخوا، ئەخوا، خواردم، خواردمان، ئەزانین، دەزانین، زانیم، زانیت، زانیمان. ئەوانە هەموویان بە سەدان کرداری دیش هەمویان کردارن کە بە سویدی ڤێرب. وەکو گوتمان ڤێرب چەند جۆری هەیە، من لێرە لەوانەیە تەنیا باسی ئینفینیتیڤ دەکەم، واتە ڕەجی ڤێربەکە یان ڕەجی کردارەکە چاوگەکە لە چێوە سەری هەڵدایە ڤێربەکە پاشان گۆڕایە. ئینفینیتیڤ. بابزانین کەنجی ئینفینیتیڤ بەکاردێ و ڤێربەکان لێرە تەماشاکەین چەند جۆرە ڤێرب هەیە. 5 جۆر هەیە. سکریڤ، ئەگەر داوا لە یەکێک بکەی شتێک بنووسی، سکریڤە، سکریڤەر، دەنووسی، سکرێڤ نووسی، سکریڤیت، نووسیویەتی. کامەیان ئینفینیتیڤە لەو 5؟ ڕاستە، سکریڤە. سکریڤە ئینفینیتیڤە ئەگەر سەرنجی بدەینێ کۆتاییەکەی پیتی ئا. زۆربەی زۆری ڤێربەکانی ئینفینیتیڤ چاوگەکان بە پیتی ئا کۆتاییان دێ، بەڵام هەمویان نا. بابزانین ئەو کردارانە بە کوردی چیان پێ دەڵێن. سکریڤ بە کوردی دەبیتە بنووسە. سکریڤ، بنووسە. سکریڤە بە کوردی 2-3 جۆرە. هەندێک جار بنووسی پیتی ب لە پێشەوە هەیە، هەندێک جار نووسی بەوەی پێک دێ چوشەک لە پێش کردارەکە هەیە. سکریڤەر دەنووسێ یان ئەنووسێ یان دەنووسم یان ئەنووسم. بە کوردی چونکە ڕاناوەکە بە ڤێربەکە یان بە کردارەکە دەلکێ، تۆزێک زۆر مانای دەدا. سکریڤەر. سکرێڤ نووسی یان نووسیمان یان نووسیم. سکریڤیت نووسیویەتی یان نووسیتی یان نووسیتم یان نووسیتمان. ئەوانە هەمویان بە کوردیش ئەگەر لە 5 جۆر زیاتر نەبی کەمتر نییە. بە کوردی جۆری کردار زۆرترە لە بە سویدی، بەڵام بە سویدی تەنیا ئەو 5 جۆرە هەیە. ئێستا بابزانین وەکو گوتمان کەنجی یان کەی ئەو سکریڤە دەنووسرێ و بەکاردێ کە ئینفینیتیڤە. ئینفینیتیڤ بەکاردێ ئەگەر ئەو جۆرە کردارانە یارمەتی دەر نووسرابوون لە پێش کردارەکە، لە پێش ڤێربەکە. ئەگەر ئەو وشەیە هەبوو ناچارین بنووسین بە ئینفینیتیڤ، ڤێربەکە بە ئینفینیتیڤ بنووسین. Du, ئەتۆ یان تۆ، ئەتوو، måste skriva. تۆ هەر دەبی بنووسی، هەر دەبێ بنووسی. بێگومان لێرە پێویست ناکە بڵێین تۆ یان ئەتۆ، چونکە ئەو بنووسی ئەو وشەی ئەو پیتی ئی لە دوای وشەکەی واتە تۆ، واتە ئەتوو، واتە ئەتوو هەر دەبی بنووسی. ئەو
پیتە ب دەلکێ بە وشەی نووسین لەبەر ئەوەی هەر دەبێی لەگەڵا مۆستەی لەگەڵا بە کوردی بە ئەک زیاد دەبی، بەڵام بە سویدی ئەگەر مۆستە هات کە کردداری یارمەتی دەرا بە کوردی هەر دەبێ ناچاری دەبێ بنووسی، پاشی مۆستە کردداری ئینفینیتیڤ دێ سکریڤا. بێگومان هەر دەتوانی بنووسی لە جیاتی دەتوانی ئەمەش بنووسین تۆ هەر دەبێ بنووسیان ئەتۆ هەر دەبێ بنووسیان ئەتوو هەر دەبێ بنووسیان تا دوو زۆر مانای هەیە بە کوردی بە زۆر زاراوە دەتوانین بڵێن دوو، بەڵام پێویست ناکە تەنیا بنووسین هەر دەبێ بنووسی دەزانین لەگەڵ چێمانە لەگەڵ تۆمانە تۆ هەر دەبێ بنووسی، بەڵام ئەگەر نووسی شت هەڵە نییە ئەگەر نووسیت تۆ هەر دەبێ بنووسی دوو مۆستە سکریڤە دوو مۆستە سکریڤە ئەتوو هەر دەبی بنووسی، بەڵام گرنگترین شت چییە ئی لەگەڵ ب لە کوردیەکەی بە سویدیش مۆستە سکریڤە لەبەر ئەوەی مۆستە هەیە دەبی ڤەربەکەی پاش مۆستەی بە ئینفینیتیڤ بی. ئەو جارێ ئەگەر ڤەربی فۆر بێگومان لە سویدی فۆر زۆر مانادارە ئەوەندە مانای زۆرە کە ناگۆترێ، بەڵام لێرە بە مانای بۆت هەیە یان بۆی هەیە بۆی هەیە بنووسێ واتە هان یان ئەو کەسەکە هان و هون بە سویدی هان بۆ پیا و هون بۆ ژن، بەڵام بە کوردی جیاوازی نییە بۆی هەیە ئەو بۆی هەیە بنووسێ، بەڵام پێویست ناکە بنووسین ئەو چونکە تێدەگەن لەبەر ئەوەی نووسرایە ئێ بنووسێ یان بۆی هەیە دەزانین لەگەڵ چێمانە. ئەگەر لەگەڵ خۆم بی دەڵێم بۆم هەیە بنووسم یاگ فۆر سکریڤە بۆم هەیە بنووسم، بەڵام هان فۆر سکریڤە بۆی هەیە بنووسێ بۆی هەیە بنووسێ بۆی هەیە بنووسێ. فۆر ئەگەر فۆر هەبوو دەبی ناچارین ڤەربەکە بە ئینفینیتیڤ بی. ئەو جارێ ئەگەر فۆرئات هەبوو فۆرئات واتە بۆ ئەوەی دیسان دەبی ڤەربەکە بە ئینفینیتیڤ بی سکریڤە فۆرئات هەبوو ڤەربەکەی پاشی کردارەکەی پاشی فۆرئات دەبی ئینفینیتیڤ بی. فۆرئات واتە بۆ ئەوەی یان هەتا با ڕستە چی بنووسم لێرە ڕستە چی بنووسم هون شۆپتێ ئێن پێننا فۆرئات سکریڤە ئەو کڕی یەک پێنووس بۆ ئەوەی بنووسی، بەڵام لە کاتی وەرجێڕان نابی وشە بە وشە وەربجێڕین دەبی ڕستەکەی هەمووی بە باشی وەرجێڕین واتە بە کوردیەکەی چی لێدێ پێی ناوێ بڵێن ئەو کڕی پێنووس بە کوردی ئەوهانیە بە کوردی ئاوهایە پێنووسێکی کڕی هەتا بنووسی یان پێنووسێکی کڕی هەتا بنووسێ پێنووسێکی کڕی هەتا بنووسی کە لێرە دەزانین لەگەڵ ئەومانە بنووسی ئەو ئیە پێی ناوێ بڵێن ئەو پێنووسێکی کڕی هەتا بنووسی یان ناوی کەسەکە دەتوانین بینین، بەڵام ئەو ئی بە کوردیەکەی واتە هون لێرانە هون شۆپتە ئێن پێننا فۆرئات سکریڤە. گرنگترین شت ئەوەیە کە پاشی وشەی فۆرئات پاشی وشەی ئات دەبی کردارەکە ئینفینیتیڤ بی سکریڤە. ئەو جارەی پاشی وشەی ڤیل یان ڤیللا دەمەوێ یان ویستم یان دەیەوێ یان ویستی پاشی ئەو دوو وشەی دەبی دیسان ئینفینیتیڤ بی.
بنووسی دەیەوێ یان ویستی بنووسی یان بنووسێ بنووسی یان بنووسێ ئەگەر ڕستەچی بینمەوە لێرە با ڕستەچی لێرانە بینینەوە ئەو ڕستەیە کە بە سویدی دەڵێ یاڤیل skriva rätt svar jag vill دەمەوێ بنووسم وەڵامەکی ڕاست rätt svar rätt ڕاست سوار وەڵام بە کوردی لە کاتی وەرگێڕانی تەواو دەمەوێ وەڵامێکی ڕاست بنووسم تەماشاکەن لە کوردی کردارەکە کەتە دواوە ناتوانین بڵێن دەتوانین بێگومان بە زۆر لەو باشانە نیە دەمەوێ بنووسم وەڵامێکی ڕاست بە کوردی ئەوها قسان ناکەین دەمەوێ وەڵامێکی ڕاست بنووسم کردارەکە دەکەویتە دواوە بەڵام مەبەستم لێرە ئەوەیە کە کردداری سکریڤا کە ڤەربە دەبی بە ئینفینیتیڤ بنووسرێ ئەگەر کردداری ڤیل یان ڤیلە لە پێشی هات کە لێرانە ڤیل ئۆ ڤیلە ئەگەر لە پێشی سکریڤەی نووسرا دەبی ئەو ڤەربە بە ئینفینیتیڤ بنووسرێ سکریڤا ئەو جارەی ئەگەر کردداری ڕۆکار یان ڕۆکەدە نووسرا لە پێش کرددار دەبی کرددارەکە دیسان ئینفینیتیڤ بی ڕۆکار یان ڕۆکە دەمانای چاواتە بەڕێکەوت ئیشەکە کرا هیچ مەبەستت نەبوو بەڵام ئیدی وای لێ هات بەڕێکەوت دەڵێ بەڕێکەوت بە هەڵە نووسیم بە سویدی کە دەڵێ بەڕێکەوت لە وشەی دادنێ زۆربەی زۆری بە ئەو بەڕێکەوتە کە لە وشەی دادنین بە ڕابردوو لە وشەیدا یا ڕۆکەدە سکریڤا فێل لە دەستم دەرچوو وەک بڵێن هەروە بەڕێکەوت بە هەڵەم نووسی بە کوردیەکەی ئاوای لێدێ بە کوردیەکەی بەڕێکەوت هیچ مەبەستم نەبوو بەڵام بەڕێکەوت بە هەڵە نووسیم کە تەمەشای لێرە وشەی یا ڕۆکەدا پاشی ڕۆکەدا کە ئەویش کردداری یارمەتیدەرە کە کرددارش کە هات ڤەربەش کە هات ئەو ڤەربە سکریڤە دەبی ئینفینیتیڤ بی وەکو لێرە دیارە ئەو جارەی کردداری بروکار ئۆک بروکەدا دیسان دەبی ئینفینیتیڤ پاشیان بێتن بروکە دەواتە ڕاهاتوومە واتە نەریتی من ئاوایە واتە هەموو جارێ هەروە دەکەم بروکار یا بروکەر ئەگەر لە ڕستەی دانین بروکەر با لێرە ئەوەی ئەگەر بروکەی لە ڕستەی دانین ئاوهای لێ دێتن بە سویدی ڕستە چی بینین دەڵێ یا بروکەر ئینتە سکریڤا برێڤ till min kompis وا ڕانەهاتۆم نامە بۆ هاوڕێکەم بنووسم ئەوە نەریتی من نییە من نامەی نانووسم ڕەنگە تەلەفۆن بکەم بۆ وێنە ئەو بروکێ ئەو مانای دێکەوە ئەو شتێک کە تو بە هەمیشە دەیکەی بۆ وێنە یا بروکەر ئێتە فروکۆست کلوکان خو کەوا نانی بەیانی کاتژمێر 7 دەخۆی ئەوە بروکەی پێدەێن بروکەر ئەگەر بروکەر هات کرددارەکەت سکریڤە دەبی هەمیشە ئینفینیتیڤ بی